لسیور هندک ماف بو کردان هات نچسباندن للوزان هات نجبرن. او چیروکا بری 100 سالانه و هیچ در هاوشته توید بردوامن. چه پیش و چون چه بون او گوران کاری هات نریدان؟ کش هلویست خوله و بو بریتانیا یان ترکیانی یان کردا بخود چه نکر. نرازی بونا کردا دست بکر جروشا پشتی لوزانه. باکور سعید پیران شورش کر روش حالات بزاو سمکوی شکاک الباشور شیخ محمود حفید. ليش ورشد بارزان اش عبد السلامي وشيخ احمدي وملا مصطفى وحتى نكسروك بارزاني آراستيش ورشكاني ويا بردوان بو بشتي 100 سالان روش دوباره بيت لبرنگكيني ليازداي آداري بيك هاتنش ناوروك اخو هاتا بطال كرن بشتي 2003 هندي او بيمانو بيك هاتن نافبرا كردا و سيستم عراقي حكمية ني نهات نجيبه جكرن ماده 140 وك نمونه سالانه بابت بودجه دوباره بید. اوه بو چه زفرید؟ بولاوازیا کردان آنجی خرابیا لاینه برانبر پشتی 100 سالان شلوزان کرد چه بکن باشه. بابت مپ میوانداریا پروفیسور دکتور فرست مرعی بسپورد دیروکا کردان دا هر وسا دکتور ایوب صابر گلالایی نویسرول کولر والولات كندا دل قلمبي الدكتور عثمان علي سروك سنتر تاس بو وكولين استراتيجي بريكا سكايبي بخير هاتن سرچوا ميوانت خوشتوي دكتور عثمان بخير هاتي القلمه از گلک سپاسی هوت کم بو و در فتح کوپیک و گنگشی سربابت که گلک گرینگ بکن اوجی 100 سال پشتی لوزانه چه هات یا گوهارتن اگر پسیاره ایکش دکتور ایوبی بکن اگر بحث روشا کرد و کردستان بکن شرع جهانی ایکه و سایکز بیکو و پاشین که حتی لوزان وسط دیالک و کرد اتغائب بوینه اتحسابات انت حسابت هزت زل هزت جهانه اوت نخشه كيني الدانا بو جهانا بشتي شرع جهاني ايكي بو چي كرد غائب بين حسابات وانا دا زور سپاس كاغ احمد بو كردستان 24 بخيراتني هبالانم دكتور فرستو ودكتور عثمان دكم لكندا طبعا بداخوا اما لتسنروجي رابردو اما تشوينا ناو سدي شيتر لا بيمانامي لوزان يعني داخلي سدي دومي بيمانامي لوزان بلام لقل اوش براستي لا اكتوبري 2007 بابلين لا سبتمبري 2007 لريفراندوم يصير بخوي دا اما بيمانوايا كوا لوزان كوتايهات او وكو رايك لا ريفراندوم يصير بخوي دا كرد بيك دنك نزیکەی سەتانەوە تووسێ لە دانیشتوانی خەڵکی کوردستان ئەو دەنگەی بە گوێی زیاندا چرپاند و دەنجی زوڵالی کردەوە بوو کەوا 100 ساڵەی لۆزان بەسە ئەگەر ئێمە بە شێوەیەکی زانستیانە شەن و کەوێکی واقعی کوردستان بکەین لە بەتایبەتی لە دوای لە ئەسنای زەنجی جیهانی یەکەمەوە دواتر لە زەنجی جیهانی یەکەم و پاشتریش ئێمە دەبینین بارودۆخی کوردستان زۆر لەبارەکی نالەباردا بووە بە ئیسtisnای بە سیڤەر کەوا سەدەینە سەری ئەویش لەبەر ئەوەی کەوا نەبوونی خیتابێکی وحدەوی خیتابێکی یەکگرتووی کورد کیانێکی کورد ئابووریەکی بەهێزی کورد واروەها نەخشەیەکی دیاری نەکراوی کورد ئەوانە هەرەمووی هۆکار بوونەکەوە ڕەوشی کورد لە نالەباریدا بێتن پەیماننامەی سیڤەر لە ساڵی 1920 تەکانێکی تری بە کێشەی کورد یاخود بە قەزیەی کوردیدا ئەوی ژەوە بوو کەوا لە مادەکانی 62 63 و 64 دا با بڵێن دان بەوە دانراکەوە ئەگەر هاتوو لە ماوەی ساڵێکدا کوردەکانی ئەو ناوچەیە داوای مافی سەربەخۆیی بکەن دواتر کۆمەڵەی گەڵان عوسبەت الئومەم دان بە سەربەخۆیی ئەم وڵاتانە بە کووردا دەنێتن بەڵام ئەوە بوو کە بەداخەوە ئەو ئیستیفتاء یاخود ئەو ڕیفراندۆمە نەکرا چی ڕوویدا یعنی بۆ ئەگەر کە ئەو بابەتانەی کە گرێدای کورد لە سیڤەر لە لوزان نەمێنن یان چی گۆڕانکاری ڕوودا دێنە سەرەوەی کەوا ئایا لەبەرچی ئەو با بڵێن ڕیفراندۆمە نەکرا لەبەرچی سیڤەر جێبەجێ نەکرا ئەوە بوو کەوا یەک لەو شتانە هەوکو گوتمان
کورد یەگرتو نەبوو لە خطابدا لە هەروەها ئێمە بزانین کەوا ئابووری کوردستان یاخود با بڵێن ئەو نەوتەی کەوا لە کوردستان دۆزراوە بەتایبەتی نەوتی کەرکووک کە بۆ جێی با بڵێن سەرنجڕاشێشی وڵاتە زرێزەکان و بەتایبەتی بریتانیا ئەوە بوو کەوا پاشگەز بێتەوە لە مەسەلەی سیڤەردا ئەوە بوو دواتر بە لۆزان گۆڕرا لە ساڵی 1923 پەیماننامەی لۆزان جێگای سیڤەری کردەوە کە سیڤەر دەتوانین بڵێن دوات بسمار بوو لە تابوتی ئێمپراتۆریەتی عوسمانی درا و دەرفەتێکی باش بوو ئەوەی کیانێکی کورد بۆ کوردستان دروست بیتن بەڵام بەداخەوە لە لۆزان ئەم خەونە لە گۆڕدرا. دکتۆر فەرسەد چ بوو ئەو زەرە گۆڕانکاری هات نەکردن و لۆزان چ بەحسی کوردان نەئێتەکردن و بەرینگە بسێ ساڵە بەحسی کوردە هات بکردن سێڤەردا چ پێشڤەچوون چێ بوون چ تەتەوڕات ڕوویدان؟ زۆر سپاس بۆ کوردستان 24 و بەڕێز سەیدای ئەحمەد بۆ vê derfetê پڕاستی وەختێ دکتۆری ئاماژە پێکردی هەندێک کاودانیدی چێبوون تورکیا کەمالی گەلە هێز کێت و بقوات کرد شیا یونانیە بدەرێخت ئیتالیا بدەرێخت شعر ئەنازۆڵێ بین ساڵە 1920 و 1923 یعنی ئەف شەرا چێبوون ئەف هێزبوو ئەف پێسکەفتنە کەمالیە دوان هەر سێ ساڵەدا چێبوو؟ بەڵێ چێبوو و شیا مؤتمرێکی مازنی وەتانی چێکێت کووردا و تورکا بکەتەیەک بێشتم هەردوو خوڵدانێت وڵاتینە کورد و تورک ئەوش ئێک وەکی دی سەورە کووردا وێگەوێ باوەری تورکا هەبوو و وەختێت بێژن ئەم دوو براینەت ئێک وڵاتدا کوردێت وێگەوێ وسا دیار بوو و باوەری کەمالیە هەبوو بوو بەڵێ هەندێک پێ هەبوو بارەبتر بێ هەبوو خاصەن ئەوێت مازنێت هۆزە و عەشایرا گەلێک پێ هەبوو ئەوێت زابطە دیال وا شۆلکردی ئەوە گوتی ئەوە ئەتاتورکێکی نییە جمهوریەتی ئەعلان کرد ئەو خلافە عوسمانیە بەرێ ئەوە نڤستی دێچێت دشرێکی ڕابط وێگاوێ دی حەقی مەدەنە موافق مەدەنەمە و کەمال ئەتاتورک ئینسانێکی لیبرالە و یاخۆ ڤەدیتی گەلوێژیک روسیا بەلشوی یا بقوات کرد سوڤێت یا بقوات کرد مصطفى كمال باشای خونزیکی وی کرد ترساند روش آوا ترساند بریتانیا فرانسا ترساندن گوتی هکن وکن از خونزیکی واکم روش آوا ترسیا گوتی اوا قوات خونزیکی روسی کرد بله خونزیکی ثوره بلشویکی کرد والویرجی او شیان نهل دولت ارمنی او بچیک هات دامزراندن نهلکو برفره بت چنگی او ارمنا مطالبه کرد گوتی 6 ولایت دمایت شرق اناضوله روش آوا روش هلات اناضوله کو او 6 ولایت وگاوی ولایت کردانه ایشوان و دیاربکر موشة وبدليسة حسن كيف حتى تتمير دين منصبين في هربي لا تعرف كوفيغافي كردستان بتر يا بكر أو بو جالفيري وقتها هو بيسكتي بريطانيا وفرنسا ونوعية فرنسية نوعية تعاطف الجلوة هبو بريطانيا سحكيري برجوانديا وشتر الجلوة بت ما في كردان ندته نكويش كرد هزبون يعني قال اعتراف كردان كير وكرداجي كس نبو كوش تمثيله وبكت يكش الشريف باشاي أبخد بالموسيقى عثماني بالوارا بشارة زابو هم هالوير يعني بترني نراتي عثمانيات كرش كوني نراتي كردا بكت وكي جالك سياسة مدارة ما الهرم كردستان وقت البغداد سياسات كان كردينيا خوش بيرد كان يعني بترني نراتي عراق كان وكي دولة كوني نراتي كرداب كان البغداد مجال المونتين جالس لكن نور السعيد نجاد خود تخمي خو كردة جعفر العسكري كردة اسماتينو كرد بو بل هو اتفاق جالودي كري كيرزوني كري يا سيفر ويا ودي هردوكا او بو ريبر جبلي فانتشتا سيدا كونغري هبو كونغري قاهرة اولوي كونغري تشبو كو يعني سبارات جارا نفيسي كردا اف كونغري جالكي جرينج بو ونسون شرشل وزير حربيه بريطاني بو حتى نقل كيرو لوي جورجي كنت تبع وزير مستعمرات جاوي دعوه في كونغري كيرش دوازدي هيفاسي 1921 حتى 2 اسبوع حتى 24 هيفي دعوات كيرن شل شخصيات بريطاني كوم بالويري والقال واجي دو وزير العراق شلون يكشوانا جعفر العسكري كمنطقه عسكريه كردن جادخو بس وزير دفاعي اول حكمته عراقي يا عبد الرحمن نقيبي شي عراقي دوله هذاك تشكيل كربو وزارتها كيش الملك فيصل نبو بيا ملك صار 1920 بيستوكي هيفو هشت شي ابو ملك او افاب اكفشون ساسون حسقلجي وزير مالي عراقي بفردو كشون تمثيل على اساس دوله عراقيه كان والقال شل ضابطه انجليزي مثلا مندوب سامي عراقي بيرسي كوكس جيرت بيل جيرترود بيل سكرتيرة شرقيوي وهند ضابط الانجليزي حاضر من قائد قوات بريطانيا الفيري وقائد قوات بريطاني العدن والمصري ومندوب ساميه فلسطيني حمي حاضرون حتى شرشل بيشت ام شل حرامي كومبون شل ديزيكال ويري كومبون صباص فواكر مهم كومبون ودا سبيكر قسمك شويه دائره سياسي بو بحثي كردستان هتكرن بحثي كردستان هتكرن يعني تبيجي او كونغرا بو اگر اف بابتت ان اف مادت تايبت بكردا و سيفردا
نمين بشتينجي لوزان كونغري القاهرة رولد فيت أسفلنك من بوشونا من الويري بري لوزان أو بيتشكر هذا ركض لوزان ده ركض حجر عثر ركض دانا وتشيكر كل لوزان هم أبصان هي بوبكرت يعني وقت كيرزوني وعصمت إنه توقع كذي الركب فاكر بو ركب خوش كربو أبي كونغري القاهرة صال بيستويكي خوش كر شو خوش كر بندو بوتشون هيك شرشل بو وزير مستعمرات الجال هندا ضابطة إنجليزي شيالكي جال لورنسي الجال يونجي الجال يو إن نويل أبا الجال ونكم ما في كردا بدني ما في كردا الفيري جبنا حتى أوش دبجبون باش كي دايش نويلي وش يونجي كتام دام حقي كردا ديكو بين الدولة كسر بخو وأفضل سيفرت شبوي الجال وهكبشين سيستو هكبكين هردو بنائك دي برابطة كردستان تاجرتن چونكي أول سيفر قوتي أو بارشكش كردستان عشان بيجم 20 صدي باش كردستان نربع جيبو أفا خارجي أفا باشر كردستان قوتي ولايات الودن قوتي باشر قوتي ولايات الموصل بس ولايات الموصل كيا وحقو اعتراف كير أدمونس بيجت برابطة حبي كردن بس هندكش مثال بتوشي بيجي باجر مثال غالبي عربي بو وبشكش كركيكي وكفري غالبية تركماني بو هكي أفيدي حمي كردن أفا اعترافات كان اللي هو كركيك اللي هو سليماني اللي هو أربيل قضايا كردا يعني نافروا دو جروب بريطاني أو رئيب سركت أو دجي أو كردستان بتتابع عراقي يعني قال عراقي بيتن شو بسركت شيء بيرسي كوكس مندوب سامي بو البغداد شرشل زفرش لندن شرشل ديره راسل قوتي مراسلات كرن نامت قدو فرد كرن الزخت كاب موزن كرت شرشلي سر بيرسي كوكسي خو هر جوابنا دازيكا فيها تشتوي فيت شبو زختك سربو زرو او ضابط الشريفيه بنك فيصلي او زختر وتي هيك تاكرت كنا دولات ما تشوف فايده نكر ما دولات تهين مثل بغداد هيك مثل نيت الجل يعني كردستان نيت الجل عراق شنابت اما تركس بايديت عرض ما داغير كات اذا اوي زختي ولا كيركو بيرسي كوكس في قضيه بشكل دير بخت هدي بشكل اتفاق كير قلت فيت حق كرد بدني معاهده بريطانيه وانجليزي صلازار ونصاد 22 اعتراف كير قلت انفت حكمتك كردي شكل ضمن حكمه عراقي يعني حكمتك اوتونومي ضمن دوله عراقي وابو شرشا محمود حفيدي ذا سبيكر وقلنا محمود حفيدي كتبه بغداد لا بريم تشنا الشيخ محمود حفيدي تشنا دكتور عثمان علي القلماء الكندا دكتور باريز لوزان هندك دبيجن يتوختك إذا دست نشان كريك وبسط صلاة وبشتينجي نامينيتن تشتاق بو في هيا بسيارة ما يأكيكو بشتي سات صلاة لوزان ناميت اگر وصابي چه گوران کاری پشتی لوزان دریدن در فتک دی بو کردا چه بید کو ما فتوا اوید بری سات صلاة اش دست چوین دست و بین و بسیارة ما یادی تره بو چی لوزان او مادد گردای کردا و نهلان بنای خدای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بیسەرانتان و بینەرانتان سڵاو لە میێوانە بەڕێزەکانت جەناب بەنسبەتی پرسیارەکە بنودی مؤتەمەری لۆزان هەمووی ئەعلان کراوە لە یەک بەندێکی سڕی تیانە ئەمە یەک دووەم هیچ بەندێکی تیانە کە بڵێ سقفێکی زەمەنی هەیە بۆی کە ئەبێ ئەم بەرنامە ئەم مؤتەم با بڵێ پەیماننامەیە تەواو بێت لەبەر ئەمە هیچ ئەساسێکی نییە بەڵام بەعزە کەسێک ئەمڕۆ ئەیانەوێ جۆرە فۆبیایەک خەڵکن دەربارەی مؤتەمەری لۆزان یەکە پەیماننامەی لۆزان ئەوانەی چێن لە بەرژەوەندی چێە یەکێک لەوانەیە حکوومەتی تورکیا بە تایبەتی خودی شخصی ڕەجەب ئۆردۆغان و هاوپەیمانەکەی کە پێڵێن مەهەپە ئەو پارتی گەلی با بڵێن ڕەگەزپەرست ئەوان دەڵێن لەو کاتەی مؤتەمەری لۆزان بەسترا تورکیا وڵاتێکی زەعیف بوو لە شەڕ دۆڕا بوو ئێستا کاتێکی ئێمە هێزمان هەیە بەعزە بەندێک بەعزە بڕگەیەکی ئەو پەیماننامەیە بگۆڕین یەکێک لەوانە بە تایبەتی زۆر تەکلیفەکەنە سەر چەندورگەیەک هەیە لە بەحری ئیجا لە حدود لەگەڵ یۆنانە ئەمە ئەڵێن کە بۆچی ئەلەوێ گەندای غازی پێ تورکیا شۆک وڵاتێ زۆر پێویستی بەنەوت وڵاتە بەڵام پەنجارێکی ترش خودی شخصی
ڕەجەب تەیب ئەردۆغان و چەند کەسانێکی سەرکردەی عەسکەری سیاسی مەدار لە تورکیا وتویانە ئێمە ئەبێ لە بیرمان دەستێ ئەو بەندانەی پەیوەستە بە ویلایەتی مووسڵ ئەمە زۆر کراوە بە زۆر پەس کراوە فەرمان ئەمە دواییش خاڵی سێم ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت ئێمە ئەم ساڵ ساڵی یادی لۆزانە تورکیا ئەبێتە وڵاتێکی عەسرێکی تر بۆ تورکیا دەوامە بەڵام ئەمە بە کورتی بڵێمەوە ئەردۆغان و حکوومەتی تورکی بەڕەسمی بە هیچ جۆری داوای گۆڕینی سنوورەکانی تورکیا ناکات و ئەردۆغان خۆی شخصێکی زۆر پراگماتیکە ماعەدا بەعزە حەلیفەکانی وەکو پارتی مەهەپا ئەوان ئەڵێن ئەبێ پانتۆرانیزم بە کورتی بەڕاستی لۆزان یان لە تورکیا پلانێک نییە عەمەلی بۆ گۆڕینی حدودی تورکیا بەڵام بەداخەوە بەعزە ئەحزابی کورد ئەوانش بەرژەوەندیان هەیە ئەم فۆبیای لۆزان سەر لە زندوو بکەنەوە یەکێک لەوانە پارتی کرێکارانی کوردستان بینیمان لە هەموو لە کامشتی لە ڕۆژاوا بۆ تەمەرێکی گەورەی کرد و لە هەمان شێت 6,000 کەسێک لە شاری لۆزان ئەڵێن ئێمە ڕەفزی لۆزانەکەی باشە فەرقی من ئەمە باقیە خۆیان هاتی باڵێن پەکەکە چی لە ڕۆژاوا چی لە باکوور ئەڵێ ئێمە چی دەوڵەتی نەتەوەی کوردی دکتۆر عوسمان هەر لەو کۆنگرەش ئەوەی جەنابەت باز دەکەی کورد بوون پێکەوە کوو ببوون لەوێ 4 ئاڵایان دانابوو ینی هەر خۆیان کوردستان دابش کردبوو 4 بەش بەڵێ نەک بەس ئەوەنە 4 ئاڵا بەڵکو لە ئەم ئەحزابە کوردیانە کە ئەڵێم بێ ئیسنا هەمویان ئیقراریان کردووە بە لۆزان لەبەرەوە بەڕاستی حەقی دەماوەری کووردە بڵێ ئێمە دژی لۆزانین بەڵام ئەحزاب کوردی بەڕاستی ئەوانی لە عێراقن ئەوانەی لە ڕۆژهەڵاتن ئەوانەی لە تورکیا قبوڵیان کردووە بە لۆزان ئیتر ئەم فۆبیایە بەڕاستی حەقی سیاسی تایە لەبەرەوەی بزوتنەوەی کوردی بەداخەوە هەر چوار پارچەدا دەشکستە ئەوێ شتێک بێنە تەکایەوە بەڵام منیش لەگەڵ دکتۆر گەڵاتی ئەوەی ئەو ڕێفەرەندەمەی کەوا کاک بارزانی کردی ئەوە بەڕاستی بۆ یەکەم جار بوو تەحدای لۆزان کرا بە شێوەیەکی عەمەلی بەڵام ئەوەش بڵێم لێرەدا نەک کۆمەڵگای مەدەنی کەسێکی کورد نە ملەتی کورد ئامادە نەبوون حتا لە ڕەفەرەندەمەکە بە شێوەیەکی عەمەلی ئەم تەرجمە بکەن بەڵێ زۆربەی کورد دەنگیدا بۆ ڕەفەرەندەم بەڵام ئومەم المتحیدە بەڕاستی مەجلیسی ئەمنی دەوڵەتی بالاجتماع ئیدانەی دکتۆر عوسمان دەینە سەرەوە بابەتە ئێستا بگەڕێنە بۆ دکتۆر ئەیوب بەس باسە ئەو بڵێ بەس پرسیارێکی ترمان لە جەنابەت هەیە باسی بریتانیا دەکەین ینی ئێستا زۆر جار کە ئەو بابەتە مناقەشە دەکەین سیاسەتمەدارانی کورد اتهامی بریتانیا دەکەن دەڵێن دژی کورد بوو چی بوو کورد نەدانا بەڵام هەندێک مێژونوس کە قسە دەکەن لەسەر بریتانیا دەڵێن وانە بریتانیا ینی ئەو پەیمانی لۆزان زۆر گەورەتر بوو لە کورشتی گەورەتر باس کرایە لەبەرەوە ینی حسابات بۆ کورد نەدانا جەنابەت بۆ ئەو نقطە چی دەڵێ ئەگەر لەگەڵ وەڵامی دکتۆر عوسمانیش بدەین خاڵێک ئەوەیە کەوا ئێمە کە باز لە لۆزان دەکەین وەکو معاهەدا وەکو وەسیقەیەکی تاریخی چکە مەعاهداتی نێودەوڵەتیە و دەمێنێتەوە کاری پێکرایە کاتێک تەمان لۆزان بە دوو مەرحەلە دەڕۆ لۆزانی یەکەم و لۆزانی دووەم لۆزانی یەکەم لە نۆڤمبەری 2022 تاوەکو شوباتی 2023 دواتر قۆناغێکی تکە لە نیسانی 2023 تاوەکو 24 حوتی 2023
لۆزان ئەو با بڵێن دقەی لۆزان کە خۆی لە 143 مادە دەبینێتەوە نزیکەی من ئەوم کرد نزیکەی 15,000 وشەیە هەموو نەسەکە تەنها بە تاکە وشەیەکیش باسی کورتیدا نەکراوە. ئێمە کە بازەوە دەکەین کەوا خەونی کورد لە لۆزان لە گۆنڕا ئەوەیە بابەتەکەی کە لەگەڵ دکتۆر من بەستنەوە بوو. مەسلەی با بڵێنەوەی بریتانیا ئەوەی کە جەنابەت باز دەکەیت. طبعاً ئێمە ئەگەر هاتوو باس لەو بابەتە بکەین دەبێت ئێمە سێ خاڵ ڕەچاو بکەین یاخود لە سێ گۆشەنیگاوە تەماشا بکەین. یەکەم مێژووی بریتانیا لەگەڵ کورد، دووەم با بڵێن واقعی ئێستا بریتانیا لەگەڵ کوردستان و داهاتووی بریتانیا لەگەڵ کوردستان چۆ دەبێت. من ئەوەی دەبینم کەوا لە ڕووی مێژویەوە هەر لە دوای با بڵێن سیڤەرەوە ئەو کاتێکەوە ئەو با بڵێن ئەو بەڵێنانی کە بە کوردرا و دواتر تێدا پاشگەز بوونەوە بریتانیا وڵاتە زیرەکان بەگشتی تەماشای بەرژەوەندی خۆیان دەکەن، بەرژەوەندیەکان لە سەرسەرووی هەموو شتیانە. دەبڵێ مڕاعاتی عەرەب و تورک کرد بیت بەتاکید بەڵام گرنگی بە کورد نەدابێت. بەتاکید خاڵێکی زۆر گرنگکەی دکتۆری شارەتی با بڵێن پێدا ئەوە بوو کەوا زیاتر پاشگەز بوونەوە لە سیڤەر دوای ئەو کەوا مستەفا کەمال ئەتاتۆرک لە ساڵی ئەو با بڵێن شۆڕشی سەربەخۆی تورکیا لە 1990 تاوەکو 1923 و شۆڕشەکەی سەرکەوتنیشی بەدەستێنا و زیاتر نزیک بووە لە رووسیای بەلشەڤیش لە ئیتحاد سۆڤیەتی ترسەکە ئەوە بوو کەوا وەجهیاتی زیاتری بریتانیایان کرد زیاتر نزیک بوونەوە لە با بڵێن لە تورکیا بوو تورکیا بەرەو ئینتیهای خلافەت هاتوو و هەروەها زیاتر بەرەو ئەلمانیەت و بەرەو ڕۆژ ئاوا دەڕۆیشتن ئەوە بوو زیاتر ئێتیمام بە تورکیا درا و مافی با بڵێن ئەو بەرژەوەندیانێک کە لەگەڵ بەرژەوەندیان لەگەڵ کوردە بوو تەنها بەرژەوەندێکی وەکو دایانی مرۆیی مایەوە. تورکیا شا بزانم پاش سیڤەر هەندێک شەڕ کرد مەثەڵەن لەگەڵ هەندێک هێزی وەک یۆنان سەرکەوتنی هێنا هێزی مستەفا کەمال ئەتاتورک کەسێکی بەهێز دەرچوو. یۆنانیەکان لە ڕۆژ ئاواوە، ئەرمەنیەکان لە ڕۆژهەڵاتەوە، فەڕەنسیەکان لە باشوورەوە تەنانە هەندێک هێزی خلافەتی عوسمانی لە ناوخۆ توانی مستەفا کەمال ئەتاتورک توانی سەرکەوتنیان بەدەست بێنێ لەو قۆناغدا. بەخۆی بەڕاستی یعنی مستەفا کەمال ئەتاتورک بەهێز بوو یان بریتانیەکان ویستیان بینە پێش وەکو کەسێکی بەهێز هەندێک سەرکەوتنی بوو ئەوە کرد بووەک بۆ پاشا ڕۆژی تورکیا ئامادە کرد بوو. خۆی تەوزیەکی شعبی لەگەڵ بوو بەهێز بوو خەڵک زیاتر با بڵێن لە خلافەتی عوسمانی بەرەو ئەو پیاوە نەخۆشەی ئەو ئەوروپا کە بەرەو کۆتایی دەچوو ئینتیهای پێهات بوو. لەگەڵ ئەوەش بەرژەوەندیەکان دووبارە یەکدیری دەگەرنەوە ڕەچاوی بەرژەوەندیەکان دەکرێتەوە بەریتانیا زیاتر ئێتیمام بە بەریتان دەکات. بۆیە لەوڕۆوە لە ڕووی ئەوەی ئێستاوە واقعی ئێستاوە بەریتانیا بەڕاستی زیاتر هەنگاوی بەریتانیا لە دوای با بڵێن ساڵی 1990 و داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە پاشتر دابینکردنی ناوچەی ئارام لە هەرێمی کوردستان و ئەوەش دەبین نەکەین کەوا بەڕاستی بەریتانیا دەورێکی باڵای هەبوو لە بڕیاری 688 نێودەوڵەتی کەوا ناوچەی دژەفرێن بۆ هەرێمی کوردستان بڵێ پرۆڤاید کۆنفرت کە دانرا بۆ هەرێمی کوردستان. ئێستا لە واقعی با بڵێن ئێستادا لەگەڵ واقعی با بڵێن داهاتوودا ئەو خاڵێکەوە لەگەڵ هەرێمی کوردستان یەکدیری دەگرنەوە لەسەروی هەمووانەوە دژایەتکردنی تیرۆر و ئیرهابە بەرژەوەندیە ئابوووریەکان ئێستا زیاتر لە 152 کۆمپانیای بریتانی لە هەرێمی کوردستانە ئیش و کارەکانی خۆیان دەکەن هەمووی بەرژەوەندی بەڵام لەگەڵ ئەوەش بەڕاستی وڵاتە زیلەکان هەروە بوونە بەرژەوەندیەکانی خۆیان لەسەر هەموو شتێکدا ئێمەش دەبێ بەڕاستی بەو تەوەجهەوە ئێمەش لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆمان و یەک بگرێتەوە لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەوە. دکتۆر فەرسەت تا بەحسی شێخ محمود حەفیدی کرد ومتوڕاوەستاندی لێرە شێخ محمود حەفید ڕۆڵەوەی چ بوو؟ پشتی مثلا شۆڕەشەوەی وەختی داهاتاکردن شۆڕەشەوەی دژی ئینگلیزی بوو یان شۆڕەشەوەی بوو سەربەخۆنە کوردستانی بوو ینی ڕۆڵەوەی چ بوو ینی بریتانیا هەڵویستەوێ وەختی عێراق دامەزراندی باش نەبیتن گەل کووردا چونکە پشتی هەنگی بریتانیا بەشدار بوو گەل لەشکرێ عێراقی ینی خۆ شەڕ وەختی مەلەکی عێراقی دژی شێخ محمودی شار کرد دژی حتى من بشتينجي صالسيها قال منطقة قال بارزان يعني انجليز وكيزكا لشكريا باش ضربوا الشيطة قال كردا برز بس الشيخ محمد حفيظ من نقطة قوية قال لك جرينجا تشكيكا بسرقة باشكر تقول بريطانيا كما تركي بحزب أنا بحزب خست بلى
بريطانيا شكل جالك يجرين بو غربي كو خلافه الغاكت خلافه اسلامي بله بيجوا برجوان دي كردان بت عربنا بت نك بريطانيا او شكل اساسي بو وخلافه اسلامي نميني بس عثماني اتاتورك شفت الدني وبديل ويجي مصطفى كمال اتاتورك بو تشكي كاتب غربي عن مستشرق ارنولد توي بيشان متحتويت كان صرا في نقطه جالك جرين جافا بله كو الغاء خلافته فيك امدينا محمود حفيد صراحه واقعي بو وقت الظاني كو هدت مدرس شبو وجيش انجليزي كي مثل بو وهاش تكركيكي حالا او قوات العثماني طابور العثماني الورد اخسيت كير تسليم انجليزي كير الشيخ محمودي بله وكيل شيء لك لوكر صلى الله عليه وسلم هجده شيء لك لوكر والوير خد ديار كير بله بيت شيء لك لوكر بس مشكله شبو طموحات تويك ودولتك كردي شيكت وظابطه انجليز نجهشت هيك يعني مثلا ميجرسون ظلام هاد بو استخبارات بو ايران هات نكوي يعني انجليزي جلاجا جو خداوي جو خندا محمود حفيد يعني مشكله كان معظم بو ديت معظم سليمانيه وبابي هات يكشتن المثل سرا تركا بابي كش بو براوي كش بو يعني جالك انسان كي بدي بو يعني انسان كي واقعي بو شكي بو كردابكات خوبكات حاكم دار ام خوبكات ملكي كردستاني وبالفعل الشيعة طبقه كمثقف السليماني هبو باجره كي جاي ثقافته بو شنقي دوله العثماني مدرسه رشدي صار 1000 وحصل نوتصل بيفكر بو مدرسه رشدي بس البغداد بو السليماني هبو العراقي وظابط تخرج كيرن او ظابط الموازن توفيق وهبي وابو حمد امين زكي افكار حمل كي تخرج بون السليماني تخرج بون جابي افكار توظيف كيرن بس مشكله شبو طموحات الانجليزي ومؤتمر في من بحث كبير اما جابي كريه مؤتمر القاهره قالك نات جونجان او وات فيا او بيتا مباحثات اجتماع بكت يعني بيت كومبينا بكت البغداد بوشي شيخ محمود ناتشوي كومبينا والبغداد شو بيكو قلتي حكمه كذاتي دينا كردال قال حكمه ناف عراقي ده شيخ محمود ناتشو بغداد بوشي وقت محمود حفيد اول لقاء كي البغداد وزفريفا بري في معاهده اجتماع عدنات بتوقع كيرن ادموس شد بجت مستشار السياسي وزير الداخليه البريطاني كتبك هاي كتب قالك علاوه كرد وترك وعرب جريز فتح الله يورجي رسول الله صلى الله عليه وسلم حفته دوي كري عربي قال اما جابت كده بيشت وقتها هاتي محطه قطار بطيارات يا خاري محطه قطار وكرد هاتي نبريكاوي شيخ الطالباني او هموطن نبريكاوي بيشت هواي كردستان تنفس كر قلتي ابي بارتوي يجبون قلتي دي تم منكر وما شو قلت اس حكم دار كردستان ما يعني او طبعا حكي ول جيشتي ابي سحكي فرصه يعني زيرين اي تصور كده تركجي نزي وتدخل كر أزمير هاد جيش تركي نزي كرنا جيشتا مثلا ران وجيشتا الرواندز وجيشتا الجزيرة قيادة تركي منطقة جزيرة أبو طابو أوصلت كم ديبو؟ أوصل 1922 كي باوجي أزمير جركة ديفيا شهجدة سبيكر وجركة ديفيا منطقة بزفن تبع باعتبار إنجليزي في منطقة نصلاندية إنجليزي جيشتا الشرقات يعني دي فند اتفاقية حتى الشرقات يصلاندي ولايات الموصل برابطة اشتهت دستة عثمانية ده دي في اتفاقات الدولي يعني لو جلا مشكلة سراء ريشة سراء في تشبون شنيك اسطن ليش من هات شيكا مثل اسطن وخليل باشا دريخز قلت يجري دركفه يعني بيقف كتيو اخي تشهز نبون ناف كردادا كوبيجن ماجي حكمه كدفيت ماجي سربخونه كدفيش بلي الشيخ محمود حافظي مثلا جهاديه كردستان الباكور حتى الباشور الروشهلات ام بس تني الشيخ محمود بو اف بزافت كر دعايه عثماني قال لك بقوات بهشتا بيقف بقوات بهشتا على سافه انجليز كافره وقبره شو عرض ما بسطين التاثير قال الشيخ عشيره تاكر والشيخ ابي دياكر شيخ طريق اكر قادرين نقشبندي في الطريق الصوفي حزب الناف كردا قال لك المنطقه بادينا المنطقه اربلير روانزي كركيكي وكوه محمود حبيب تني قوتك بدي بو احتياب ريكو بيك بيدرس بو ابي بتني معارضه كر اوليكا طبيعي معارضه كر وفيها شكي بكات ابي يقول فرصه وسليماني قال قديره اسبك يجي خوب شكي برفره كم بس قال غوات عشيرته وقال منطقه تنازل بنكر اما قال شيوخ الجاف تنازل بنكر عندك تماوانت قوات القلبون شيوخ الطلبان تنازل بنكر عندك المنطقه كفري القلبون كفري القلبون يعني نيجردوبون انا يعني يا كردا يعني اوجي اجربوا كرد نجهش نتش انجاما اگر كرد اگر نافمالا كردي جرتيبا ام بيك فبانا فوز احتمالا انجام بهاد بانه ایک رئیس کرد کرد کاتر لیکن کر بس دوید ما یکیشی ادمونس بجد بيشت وقتی اسمكوش کاک هاتي ويري اسمكوش وراش خوكير والرفي هات كير هات سليمانيه حتى بيش سلام جبوري بولاده يعني فرقه موسيقي وحفظوا بهافة مدفعه عثماني تصور كمدفعه يعني يا شيخ محمودي السليمانيه بيشتي سيد طه هاتن كما سيد طه نهري نبي الشيخ طه النهري موزن هات افردك هاتن اواد يبقى وابقى هنيك فارسكا بيك وكوب هنيك بيجي اكريزيه بس اود بيجد الشيخ محمود حفيدي فيها سر بشتباب جات تحقيق او بري بربت مشكله كاسه تنازل بكاسينات كير هكا فرسك بابا نكتي وقت ده خو افدي كردي ديت منطقه بادينان ومنطقه كوي هبليرن قال وانا بن ضغنا موافق تشتكي بس هيك بخبو وحتى سيطاه قال لك بعقل بتشوف بغداجي وقلت ازمن ده الاشكري هي وهكا عند الاشكري كرد الاشكري دوله عراقيه نيه موسى الكاظمي من صاد بينجا قبدنا من از دي قال شولت باش كم
وازي تركاش في منطقة رخم بس نجحنا يعني إكرزيا كردا جلك كارتكرن سيرفيكر وكاسة تنازل بودينكر جامي كتسطوي الشيخ محمود حفيدي دا وباعتبار أبي شر إنجليزي كير وبريو قبل شركر والجال إنجليزي الشعب صلى الله عليه وسلم بازدي إنجليز راسه الصارة بس غربيت شيخ خوش بيناكر. دكتور عثمان دي أين نكتل كندا دكتور قالك بحث اللوازيا كردات كانت وان تويقي ناغا پیمانا سایکس بیکو و لوزان کو کردا چما دست خوبه نه اینان کردی چونک نبو اشلای کردا و بو مافتوانا لی پشتی لوزانه شورش دست بکرن و بو 100 سالا شورش الدورت کردات بردوام بون قربانیدان یا بردوام بو او نشانه هزا کردا بو جنابته چاد بغدت و خاله ای پیش مشتێک بڵێم یەکەم بە هیچ جۆرێک ئەوە نەبوو کە کورد یەک ڕێزیان نەبوو ئەوەلەن زۆر وڵات هەبوون زۆر کیانات هەبوون لە ئەفریقیا لە ئاسیا حتا خودی عێراق شعبێکی یەکگرتوو نەبوو بەڵام بەرژەوەندی ئینگلیز و فەرەنسا وای پێویستە کرد کە ئەو کیاناتانە بۆ نمونە لە ئینگلیزەکان من لەو ئەرشیفەیەکی بینیم لە لەندەن ئەرشیفی وزارەتی دەرەوە پێش لۆزان مناقەشەیەکی دوور و درێژێ لە بین ئەوانەی لە بەغدان ئەو قەزم دیپلۆماتیەکانی بەغدا و ئینگلیزەکان و ئەوانەی لە وەزارەتی مستەعمەر لە ئەخیرە هەردوو لا گەیشتنە قەناعەت وزارەتی مستەعمەرات وزارەتی باڵێن دەرەوە و ئەوانەی لێنە هەوارەیەکی کوردی سەر بەخۆ لە بەرژەوەندی ئینگلیز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆچی یەکەم ئەو قەوارەی لە کوردستانە بێت ئەوە ویلایەتی مووسڵ ئەگرێتەوە یان باشوور بەگرێت بەڵام ئینگلیز لەم کاتەدا ئەیانەوێت کیانێکی لە عێراقە کیانێکە بێ اعتیماد بکات سەر خۆی لەسەر پارەی خۆی بۆسێ اینجا ئەیانزانی کوردستان دەوڵەمەنە بە تایبەتی پێشبینی ئەکرا نەوتی دیار ئەمە دووەم ئینگلیز گەیشتە ئەو قەناعەتە مستەفا کەماڵ ئەگەر بێت دەوڵەتێکی کوردی ضعیف بێ لەو ناوەڕاستەدا ناتوانێت بەرامبەر مستەفا کەماڵ بوو لەبەرەوە ئێمە ئەبێت هەموو جوهد لەسەر عێراق بێ حدودی کوردستان حدودێکی تەبیعیە سروشتیە لە بین تورکیا و عێراق ئەم فاکتەرێکی ترش کە ئینگلیزەکە سیاسەتمەدارانی ئینگلیز زۆر مامیان پێداوە لە نامەکانە ئەوش ئەوەیە ئەڵێ ئێمە مەلیکێکمان ناوە دنیا ئەگەر کوردستان ببێت دەوڵات عێراق ئەبێتە کیانی لە ١٧٠ هەیە لەبەرەوە ئەمەش فاکتەرێکە کە هەمووی قرار بۆ کۆی ئەمان قراردا کە ئینگلیز فەرەنسا قراریاندا دەوڵەتی لە بەرژەوەندییان نییە بەڵام بەعزە کەسێکە ئەوە لەبەرەوەی سەلاحەدین بوو لەبەرەوەی شێخ مەحموود نەیویست بۆچوونێکی پراگمەستی نەبوو لەگەڵ ئینگلیزە وانە شێخ مەحموود من نامەکانی خوێندێتەوە نێرێ بۆڵەندە یان بۆ ئەوان بەکە ئەڵێ من خادمی موتۆعی ئێوەم بەڵام ئەو حەقەی بە مەلیک فەیسڵتان داوە و ئەو بڵێنانەی کەوا بە عەرەب بە ئێمەتانەوە ئێمە من داری سلمانی نیم من دەوڵەتێک ئێوە ئەوە شایەنی باسە نەک بەس کوردەکانی باش حتا ڕئیس عەشێرەتەکانی کوردستان شاتنە سلەیمانی داش لەبەر ئەوەی شێخ مەحموود داوایەک شتێکی عەمەلی بوو بەڵام ئینگلیز قەراریاندا بوو ئەو کیان لە سلەیمانیە ئەوەش نەبینێت لەبەرەوە مەیجەر فۆن ئەنی 1900 پێڵێن بڕۆ باڵی شێخ مەحموود مەیجەر سۆن هەڵەسێ موەزەف عەرەب دێنێ یعنی ئەو شێخ مەحموودی پاڵا بەڵام بابین بگەڕێمە وڵامی پرسیاری جەناب بدەم ئەو شۆرشانەی کەوا شێخ مەحموود کردی
ممكن هو شيخ سعيد في رحمه امانات كان اشوش يمكن كبراسي ديجي باب ايمان نامي توزام كداوي كردستاني سربويان اما شورشاني كوا لدواي تلكاني بداخوا هواي اوتونومية كان انت امش براستي امش خليك استراتيجي بزت بزعن بزتنوي كلي اگر مصطفى كمال داوای سربەخۆیی تورکیا بکردا یان وەکو شعبی ڤێتنامی یان وەکو شعبی جەزائیری داوای ئۆتۆنۆمیان نەکردایە داوای سربەخۆییان بکردایە ئەو بەردەوام بیان لەسەر ئەو سیاسەتە ئەگەری هەبوو کورد سەرکەوتوو بێت بەڵام ئێمە کە وەکو تۆ ئاماژە ئێمە ئەگەر داوای ئۆتۆنۆمیەک ئەتە دەوڵەتانی تر حەقیان نییە بالمناسبە ئەوێت خاڵێک حتى مؤتمري سيبر ايمان نامي سيبر هزار باسي كياني كردية كان عليه شوار اقل هتايا يكي كمان ابي نيوي كردستاني خوب كردستاني باكور ابي بتشي ببيت ارمنستان عليه اقر ملتي كردواني سكرديكي وحد واقر وسط الامم موافق بو اینجا يعني كردي من عليهم هلاي سريكي سوتوي كردي اويا بالي تركيشي كارزمان نبو زور سپاس دكتور عثمان زور سپاسی جناب دکم ليرة يعني كوتاي دينين ببجداري دكتور عثمان لقال ما لبر كرتي وقت ودنجا كش واضحنيه لدرفتكي تر باشتر ودريشتر لقال داداني شنو مناقشه او بس انا لكن زور سباس دكتور عثمان كلا قال ما بوي لو ما لو برنامج دكتور ايوب دقرما جنابت لاوازي كرت يعني باش 100 سال گۆڕانکاری دروست بووە لە لاوازی کورد چویە قۆناغێکی بەهێزتر پرسیاری تریش هەڵویستی ناودەوڵەتی بە تایبەت هەڵویستی زلهێزەکانی جیهان گۆڕاوە بەرامبەر کورد یان هەر هەمان هەڵویستە شتێکیان پێیە بۆ کورد بکەن بەتەکید با بڵێین قەوارە و هەروەها حەجمی با بڵێین کورد گۆڕانکاری بەسەرداهاتووە لە دوای ئەو ڕێکەوتنامانە ئەو شۆڕشانەی کە لە کوردستان ڕوویداوە ئەو قوربانی دانانە هەموو ئەوانە هەموو وای کردیەکەوە قاوارەی کورد بە شێوازیشکە بێتە ئاراوە بەڵام وە گۆڕانکاریش لە دنیادا ڕوویدا بە تایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە نەمانی شەڕی سارد ئەو دوو بڵۆکی ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا نەمانی رووسیا ئەنەوەن هەمووی کاریگەری هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو کورد لە هەرێمی کوردستان کەوا قۆناغێکی زۆر باشمان بەرەو پێشەوە بردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێستان کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەرمان خەمساردا خەمساریەکەش ئیدی ئەو هۆکارانی کەوا هەیە و فاکتەرێنێکەوە هەیە بۆچی کاتی محتاجی کورد دەبن بۆ شەڕی داعش پێشمەرگە لەسەر زەوی شەڕی داعشیان دەکرد ئەمریکا محتاجی کورد بوو هاوپەیمانی ناودەوڵەتی محتاجی کورد بوو گرنگیان بە کوردانە بەڵام کە ریفراندۆم کرا ئەنجامەکان 93% هەمووان خۆ بێبار کرد یعنی وەکەنە پەیوەندیمان بەوە نییە خوێندنەوەیکی مێژووی ئێمە کە باسی سیبەرمان کرد لێوکانە ئێمە تماشا دەکەین لە ساڵی 1920 هێشتان عێراق با بڵێین لە ڕووی دامەزرانی دەوڵەتی عێراقیدا نەبووە عێراقێکی بەهێز بووە وڵاتە زلێزەکان پێویستیان بە کووردا کۆمەڵێک بەڵێن بە کورد دەدەن لە سیڤەردا بەڵام کاتێک کە دەوڵەتی عێراقی دادەمەزرێ و هەروەها مەلیک فەیسەڵ لە سووریا دەردەکرێ و پاشتر دەهێنرێتن بۆ عێراقدا دەبێتە مەلیک و با بڵێن ئیستیلاحێک دەکرێت لەسەر با بڵێن لەسەر مەلیک فەیسەڵ پاشتر وڵاتە زلێزەکان بە تایبەتی بەریتانیا کەوا عێراق دەکەوێتە ژێر انتدابی ئەو تعامل لەگەڵ ئەو دەوڵەتانە دەکا و هەروەها ئەو بەڵێنانەی کە بە کورد دەدرێت لەوێنەر بەمان شێوە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە من وای دەبینم و مێژووە خۆی دووبارە دەکاتەوە کەوا کورد تەنها وەکو ینی بەداخەوە دەڵێم هەندێک جار وەکو ئەداتێک کەوا بەکار بهێنرێت دکتۆر فەرسەد تو وەک مێژوو
ناس وك بسبورت مجويا كردي دا وك أكتو خاندنا كي بكيت وان هلويست ناف دولتي الجال كردا بري 100 سال شلوزانه بشتي 100 سال أفروكا هلويست هزت ناف دولتي برانبر كردا قرانكاريك به ديارد بيت راستي اختي دكتوري اماجه بكري عند بيشاتت هن بجي مستجدات زلزال دي فوا بريفاتشن يعني كي قلت التاريخ يعيد نفسه وقت محتاج كردا بون سيفر حق كردا داي وقتش محتاج كردانا بون دوله بيز كاتن عراق قوي عراق بيز كات مصطفى كمال بيز كات جارك قادي الكردا زفرينها قال بغداد يوصل هرجار قال يعني كرد شين مفايش فان در فتا ورجرين وقت او در فتا زاني تنهزت ناف دولتي محتاج كردانه توی در فتا كرد مفايش ور بگرید بخو کار بینید استغلال كتو فرصه وكي همي هزت دي عند جبهه استغلال نكت وقت محتاج ما بون يعني ما كي داعش كانت خو حاج الشعبي نشكات هكي هما هكي شوبنا ما داشن حطنا جهه كربلاء كرداش كان ان العراقي ان السوري هر كرداش كان بيشمرجي ومقاتلتك يترخدي هر دوك واش كان بحقيقتك يعني جافيت بو هزت ناف دولتي فيت افاد يا ديار بس او بتر برجوان دي اخويا هيد فرد افا اشكال افيا مشكله جي قياده كردي يعني شو تعامل كانت قالك بزحمتها كنت بحكي يعني تبسحكي قياده كردي قال جاجي مرنا واتكات يعني يا بترش ما تبين دير بيناوي بقوتها اشياء مثقفه روشنبير راستي ده الشاهد بين شبت امنا بينين نكو از دفاع جد كان بس حقتك يعني قالك بزحمتات فيجا في دولت قال بزل هزن تركيا وايران بزل هزن وتخو اكاد ناتو دايك قضان حضارته يلقى الروسي يعني امريكا تركيا يلقى امريكا ايران يلقى الروسي قالك بزحمتات بريطانيا وفرنسا شي كان يعني مثلا فيجا فيجي موقف فرنسا قال لك يلقى الكرد بس فرنسا موقفك ضعيفه نل مستوى بريطانيا انجلو ساكسونا يعني فيجا موقف بريطانيا وامريكا بقوه تربوتشي چنگی امریکا بریتانیا دیکا ماکا امریکا او تشتی بریتانیا دفيت دي او تشبت وبريطانيا جبري في قافي هرد فيت توحيد عراقي قلت جبلاز في جبر نفطي وقت الكركي كشف بوي او في توحيد بت باش ما او نفط العراقي كو بريطانيا فايده جبيت كردستان جبيت هر بريطانيا فايده جبيت يعني بوشي چونكو كركوكا زنگينه بنفطي بلا بو عراق بيتنا بو كردستان بيد ولا كردستان بيد دوله يعني انا صاتش بش متى يعني سياسه فويا سياسه بريطانيا يعني راستا النفط يا كركي كمان يجي كردايا حتى في قافي ماسترين حقله ويدي يعني عايز بيجي او دوله تشد بيجي دي رازيبونا بريطانيا تشي بيجي نفط قال دولة كردستان ما قال دولة العراق بيتهردي بريطانيا فايدة جبيني زين اسفوت بيجي مني قضية برجواندية يعني كانت بيجت افهد دولة هريك الجيوخو عربي سود دولة تركيا وايران امناش رابين شتي مشروعك تشيكن مشروعك تشيكن يعني اثناء تشبيك باش اشتي مشروعك كان مثلا في قافي امناش علاجك دولة كاشتي اسرائيل كان مانا مشروعك غربية جا قضية كرداش في قافي من قصير اساسي يعني منطقة دايتين وك ميجو ناسك فلسطين وكردستان وك ميجو ناسك يعني بيت روجا كي مثلا بشتي لوزان تشتكي دي هابت تشتكي لوزان بدر كفيتن عندك معادلات ناف دولتي بين جوهارتن برجوان ديا كردادا اسخبو شونا من اف تغييرات ديموغرافيه يعني قضيه كرد ملتها جالك اظن ملتها كيفاتيه جحيله ايش طيب قوتها يبهزها اف ملت دي يطلع واصبون عرب وتركيا بيروين من بيجي بيروين افيش جحيلن سر جحيلنا اخو غرب مجبوره اعتراف بقوتها ديموغرافيه كرداب كات جحيلنا كردا في كردا لو بيك اظن هي حرب عالميه دا بيشتي حرب جهانيه كي يا دوي كردا لو بينبون ارمنا لو بيهبوا فكر دولتك بخدها مزرانت مانا لو بيو قالك بقوه فرنسا في لو بكرديا الاوروبا قالك بقوتها قالك بهزه قالك بس نيرك خستيا يعني كاريغريوي نيا ديال الرزيل كردستان بخوني نكو دلويري هبت بتك الرزيل كردستان هبت وشاك سازي هبت اضافه كفرمو اضافه كما يا ما دبي كورد بكوي بتشينا ناو بابلين برجواندي جيجيركاني براستي الدنيا او مصالح ثابته او مصالح ثابت شيا الدنيا دلالان وزل كان سيشتي زور جرنجي كم يعني ويا مانوي اسرائيل لمنطقه دوم التدفق الحر للنفط نوت بازادان الجير دصلاتي ولا تزيل زكانا سيم دوباره سرهلنا دانوي كومونيستا لمنطقه اما وكو كرد نچينا ناو معادله تاوكو يستا من بيمو ابي تاوكو يستا اما دبي الرجاء الدبلوماسي شي زور به زوا كما براسي للروي الدبلوماسيه ولا وازين انه رأيت كان من بيوت زياتر بريبي بدري لا يعني بوش اما تشاورين رأيت كان من بكاين لقل سفارات وقنصليات العراق
بوچی ئێمە خۆمان ینی لە دەرەوەی ئەوان دیبلۆماسی سەر بە خۆمان هەبێتن لۆبی کوردی زۆر گرنگە لە دەرەوە بۆ ئەوەی با بڵێن هەڵوێست و مووقفی کورد زیاتر لەگەڵ وڵاتانی دەرەوە کوتبیت عێراق وەک دەولەت ڕازی نەبیتن بەشی دیبلۆماسی کوردی لەناو سەفاراتی عێراقی لە جیهان ئیشێکی وا بکات لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەڵام من نوێنەرایەتیمانێ ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان وەک بێجگە لە دەرەوەی ئەوەش وەک دیبلۆماسیە کوردەکان و کەسە کوردەکان یان لە دەرەوە ئیش بکەن لەسەر ئەو بابەتە عفو بەری گەوێ هەبوو کوردە هەبوون وەختی کاکی شارزێباری وەزیر خارجیە کوردە مەثلی خۆ هەبوون هەمی سەفارەتە خۆ غەربی هەمی هەبوون سینی هەبوون ئەڵمانی هەبوون سوید هەبوون ئەمریکا هەبوون یان نەشەرتەمە هەبن شەرتەوەت کاریگەر بن شەرتەوە شۆل بکەن حقیقەتەن نەت کاریگەر بوون چونکی فرسەکە چێ بوو 2004 حتا 2013 14 نزیکی 10 ساڵە بوو فرسەکە ینی یا زێڕین بوو بۆ کووردا کولوێرێ شن مافێکی چێکە ئەنی مافی خۆ نیشە عالەمێ بدەن و لوبیەکی چێکە لوبیەکی گەلێکی گرنگە باوی گاوێ لوبی لە ئەوروپا و لە ئەمریکا گەلێکی دیە دکتۆر ساڵە 2003 ڕژێمە عێراقی هاتە ڕۆخان سیستەمێکی نییە حکمی هاتە عێراقی دەستپێکە دروستبوونە خۆدا بۆ لاواز بوو هەرێمە کوردستانی وی وەختی پێز بوو بێژی کووردا ئەو دەرفەش دەستدا نەکارین ینی هێزا خوب کار بینن و پتر مافە دەستخۆ ببینن ئەم بەرە پتر بەرە سەربەخۆنێ بچن وڵام من سەبارەت بەوە وتەیەکی پێم وابی کاک حەمەی حاجی مەحموودە وتەیەکی دەڵێمە کاتێک کە لە رووسیا با بڵێن یەکێتی سۆڤێت کە ڕووخا هەر وڵاتێک بۆ خۆی توانی کیانێک بۆ خۆی دروست کات و ببێتە دەوڵەت ئێمە عێراق کە ڕووخا ئێمە چوین عێراقمان زیندوو کردەوە لە سەردەمی خوالێ خۆش بیت سەر و کۆمار مام جەلال و سەردەمی بەڕێز شیار زێباری کە بوو 10 ساڵ وەزیری دەرەوەی عێراق بوو لەو سەردەمە عێراق گەڕایەوە مجتەمعی عەرەبی گەڕایەوە ینی جامیعەی عەرەبی سەدام حوسێن بەو هێزە عێراق دەری کردبوو لە دەرهێنابوو لە جامیعەی عەرەبیان جامیعەی عەرەبی عێراق دەرکرابوو بەڵام کورد عێراق گەڕاندەوە ناو ئەو جامیعە جارێکی تر وەک قەدەرێکی غەریب ینی ئەوە خاڵێکیان کە ئێمە با بڵێن فاکتەرێکی سەرەکی بووین لە دووبارە دروستبوونەوەی عێراق بەو عێراقی کەوا ئێستا هەیە نەکرد ئەو کاتیش تاوەکو ساڵانی 2002 2011 ئێمە لە هەولێر بە توانیمە ینی هەموو با بڵێن پێکاتەکان کۆ بکەینەوە دووبارە ڕێکیان بێخینەوە بە هەولێر دەبوونە حکوومەت بە تەئکید ئەوان هەر هەمووی بەڕاستی ئێستا خۆیان دکتۆر ئێستا ئەوان بەهێزن بەغا بەهێز دەبیت ڕۆژ بۆ ڕۆژ بەهێزتر دەبێت و محاولەکەت هەرێمی کوردستان لاواز بکەتن ئەوە نەفت لە دەستی هەرێم دەرهێنا زۆر شتی تر دەکەن ینی ئەو محکەمەی ئیتیحادی بەکاردێنن دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ینی کورد ینی بەرە وڵاوازبوون دەچیت چی پێ ئەکرێت بیکەتن خۆ لەو ڕەوشە دەربێنیتن ئێمە ئەو عەقلیتە شۆڤینیە بەداخەوە ئێستا لە عێراقی نوێدا زاڵە واقعیت شۆڤینیە ئەگەرات و بۆی بڕەخسێ ڕەنگە ینی ئەگەر وەکو ئەمفاریش نەوی بە شێوازێک لە شێوانێکیت کە دژی کورد بەڕاستی ئەو هەڵۆستەیان هەبێ کە جێگای داخە ئەو بابەتە ئێمەی کورد بەڕاستی لەناو خۆشمان یەک نەگرتنی کورد پەرتوبرازی کورد لەناو خۆمان و هەروەها بەڕاستی نەبوونی ینی ئێستا وەکو مەرجعێک ئێمە پێویستمان زۆر بە مەرجعێکەیە لە هەرێمی کوردستان من وای دەبینم لە دوای ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان و هەڵگرتنی ئەو مەشغەڵەی لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە بەڕاستی هەر هەموو کورد پێویستە ئیجماعێکی تەواو لەلایەن بۆ جەنابی سەرۆک بارزانی هەبێ بۆ ئەوەی ڕابەرایەتی کورد بکاتن و کورد یەک ڕیز بێتن دەتوانین ئێمە لە کۆمەڵێک ئەگەر لە کۆمەڵێک بابەت بتوانین سەرکەوتن بەدەستبێنین دکتۆر فەرسەد کورد پشتی 100 ساڵەش لوزان چ بکات من بێتن وەک خواندنەکە مێژووی بەحەز بکەیتە ینی وەک بسپورەکەت مێژوویە کوردیدا کوردا چ نەکرد بەری 100 ساڵە گۆڤێگافکە بکات دا تشتا بدەستخۆ ببینیتن Ez xwe dibêjim gelek şewt bêjin referandum red bû ser Lozanê. Mesela min peymana yazayê adarê sala 1970 red bû ser Lozanê. Kêm tiş 100 sala. Ji bi heftê salanê zî kara ser kir. Çawa ku hikûmeta Iraq ihtiraf kirî
بكردستان نقولي بعد منطقة كردستان الحكم الذات يعني صدام حسين بخد قلتي كردستان قال شو أنا بجي كردستان بجي شمال العراق جنوب شرق تركيا أذربيجان شمال شرق سوريا أو قال لك مهمة بس هر چند پشتی 4 سالش بیان 11 آذار اف بیانش رحا و هات خالی کرن و او بو شر جارکادی دست بکره و بس هندک دبیجن او بو بنگه دست نشان کرنا سنورة كردستان هاي نوك حتى نوك قواري هريم كردستان ده سروي اساس حتى او قرارنا في دولتي ادبمنا هشت بو او جي سر اساس سنورة بيان 11 آذار هات دانان ياشمه يعني كاريگريا بيان 11 آذار هر چند خدانت 11 کو صدام حسين مثلا اتفاق کرد بگل کردا جي پاشا گز بو بله کاریگری ما تو بیجی روزک بیتن کو ریفراندوم ما کری کو اوجی پیکول هات کرن کو انجام نکوید روزک بیتن انجام گهیت انجام کی شو 11 آذار 1907 بو بنیاد بو فدرالی سال 1992 اف ريفراندوم 2017 چه بو 25 ايلول دبتا بنیاد که مکمترش یا 11 آذار چه گیور ملتی تصویت سر کرد نوتوسی صده یادی ملتی تصویت نکرد بو هم قیاده سروکاتیا خود جرازی بارزانی قال صدام حسيني كير بس افا تصويت عملتي خرب السر ودور برج دي كرد اخر القلبو ما فيد ما نفيد كرد الدور بار حميل له لحظيبون والدنيا حميجي شبت قال الشعوب القلبو دكتور كاتما قال كرت انجام الريفراندوم تو بيجي روجاكي يعني جهنا انجامكي انت هر وسط يعني بيجن تجميد قريبا خالتي زور گرین که الريفراندوم سرکوتنی چی بدسنا اجراتو اجرتي لريق كومرجاني ودولته واعترافي نكردو وروا وتجميدي كوا هي بلام وثيقي شي ميجويه كوا قري كرد به مو بيكاتا كان يوي دكتور باسي كردوا كوا اما قلت مام بلي بو سربخوي كردستان بلي بو كياني شي سربخو لا كردستان دا اويا لدهاتو دا اما وكو وثيقيك دتوانين زور كار لسر بابته بكين وهروا ريفراندوم دنگێک بوو ئەوەی نەوەکانی داهاتوومان لە داهاتووی نەوەکانی داهاتوومان پێمان نەڵێن لە داهاتووی ئێوە چتان کرد زۆر سپاس دکتۆر ئەیوب سابر گەڵاڵی دکتۆر فەرسەت مەرعی دکتۆر عوثمان علی گەلمە بوو کەنەدا بینەرە تێژا سوپاسی هەوەتکەین بۆ ئامادەبوون و دیتنا وی بەرنامەی هیویدارین کو ئەم شیا بین تشتێکی بگەهینەوە پشتی 100 ساڵە اش لوزانه کو ام بحث هیویه کش هیویت کردا بکن زور سپاس بخاطر هوا حتی جارا کدید گهینه ایک و خلق کدی